لا هەرجێکم بینەرانی گەلی کوردستان سلامەتان لێبێ خۆشحاڵم ئێوارێش بەرنامەی گەرما و گەرمتان پێشکەش دەکەم لە گەرما و گەرمیم ئێوارەدا دوو تەوەر گفتوگۆی لەسەر دەکەین. هەنگاوەکانی کردەیی بۆ لامەرکەزی کە پرۆژەیەکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و دەیەوێت لە سەر تاسەری هەرێمی کوردستانە پرۆژەی لامەرکەزی بچەسپێنێت. تەوەری یەکەممان دەبێت. لە تەوەری دووەمدا باس لە مەترسیەکانی سەرهەڵدانەوەی پەتای ڤایرۆسی کۆرۆنا دەکەین کە دەبینین ڕۆژانە حاڵەتی نوێ تۆمار دەکرێت و ئەمڕۆژ لە سلێمانی کۆبوونەوەیەکی باڵای ئەو ئۆپراسیۆنە بەڕێوەچوو کە ئیدارەی پەتای ڤایرۆسی کۆرۆنای دابوو لە ماوەی ڕابردوودا بزانێکی نەمانە چ کاریگەریەکان هەیە. لە تەوەری یەکەمدا باس لە کۆبوونەوەی ڕۆژانەی لیژنەی نووسینەوەی پرۆژەی لامەرکەزیەکەین. ئەم لیژنەیە ڕۆژانە لەگەڵ پارێزگاکانە کۆبێتەوە. لە ڕابردووە لەگەڵ هەڵەبجە لە پارێزگای هەڵەبجە کۆبووەتەوە لەگەڵ ئیدارەی گەرمیان لەگەڵ ئیدارەی ڕاپەڕین لە چەند ڕۆژی ڕابردووە لەگەڵ هەندێک لە بەڕێوەبەرە گشتیەکان. ئەمڕۆژ بە هەمان شێوە کۆبوونەوەی هەبووە پێدەچێت لە داهاتوو تا کۆبوونەوەشی هەبێ. دیارترینیانەوەی کە خۆیان قسەیان لەسەر کردووە کۆبوونەوەی لەگەڵ ئەنجومەنی پارێزگاکانی هەولێر و دووهۆک بۆ هەمان پرس. هەر بۆیە لە تەوەری یەکەمدا گفتوگۆ لەسەر هەنگاوی کردەیی لامەرکەزی دەکەین. بەڕێز بارزان شێخ محەممەد سەرۆکی لیژنەی ئامادەکردنی پرۆژەی لامەرکەزی لە ستۆدیۆ لەگەڵمدا. بەڕێز بارزان بەخێر بێت. ئەو کۆبوونەوەی ئەنجامتان داوە چیتان لی دەستکەوتووە؟ سەرەتا سپاس بۆ بەڕێزدان، سپاس و سڵام بۆ بینەرانی خۆشەویستەیە. وەکو بەڕێزدان ئەزانن لیژنەکە ئێمە هێڵکاری گشتیمان بۆ کارەکانمان کرد. سەرەتا دەستمان کرد بە سەردانەکان بۆ ئیداری گەرمیان و ڕاپەڕین و پارێزگای هەڵەبجە و پارێزگای سلێمانی. لە دواییدا بەڕێوەبەرە گشتەکانی ناو پارێزگای سلێمانیمان بینی. ئەمڕۆژ بەڕێوەبەری فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی و بەڕێوەبەری دەواازەی بەرزی باشماخمان بینی. ئێمە هۆی کۆبوونەوە بینینەکانمان بەبەستمان لێی وەرگرتنی زانیاری و سەرنج و تێبینی و پێشنیارەکانیانە بۆی کە لەو پرۆژەی ئەمانە بتوانین بۆ خزمەتی پرۆژەی کارژێڕی و دارایی و هونەری و یاسایەکان سوودمەند بینی. بەڵێ ئەو چوارچەوەی کە داتان ڕشتۆ بۆ پرۆژەی لامەرکەزی چۆن کاری لەسەر کراوە و چ نەخشە ڕێگاکتان داناوە بۆ لامەرکەزی؟ ئێمە وەکو بۆ بەڕێستەزانی پارێزگای سلێمانی پارێزگایەکی هەرێمی کوردستانە، ینی بابەتەکەی ئێمە لامەرکەزیە لە چوارچێوەی حکومەتی هەرێمی کوردستانە و کە یاسایەکێ پێڵێن یاسای ژمارەسی ساڵی 2009 کە لە پەرلەمانە دەنگی پێدراوە. هۆکار چی بوو کە ئێمە بیرمان لەوە کردەوە جارێکی کە داوا لامەرکەزی بکەین بۆ لامەرکەزی بە تەندروست دەزانین لەم ڕایە بۆ بەڕێوەبردننی کارژێڕی و دارایی و یاسایی لە پارێزگای سلێمانیا بۆ خۆ بەڕێز دەزانی حکومەتی هەرێمی کوردستان بە بۆنەی پەتای کۆرۆناوە تووشی قەیرانێکی دارایی بوو. خۆشی لەوە پێش هەر لە قەیرانی دارایی ئاژی بە هەمان شێوەش لەگەڵ حکومەتی فیدراڵی عێراقا بە هەمان شێوە لە قەیرانەیەمانە هۆکار بوون بۆ ئەوەی کە هەموو چە دوا بکەی و موچە بەم شێوە کە ناڕەزایی لێ دروست بووە و هەم بژێوی ژیانی تاکی هاوڵاتی بەرەو دواوە بڕوە و ئەو کەسانی کە لە ئاستێکی مامناوەندیان لە ئاستێکی نزمی ژیانە بوون ژیانیان بە تەواوەتی بەرەو داڕوخان و بەڕۆ تێکچوون چوە. بەڵام مەبەستەکەی من زیاترەوە بوو، ینی پرۆژەکەتان چی لە خۆ دەگرێت؟ چۆن چوارچێوەیەکتان داناوە بۆ لامەرکەزی؟ دابەشکردنی دەسەڵاتە، شۆڕکردنەوەی دەسەڵاتە، پێدانی دەسەڵات؟ خۆی لە ڕاستی لامەرکەزی دابەشکردنی دەسەڵاتە. شۆڕکردنەوەی دەسەڵاتەوە پێڵەن ئەدەم تەرکیزی ئیداری و یاسای ژمارە 3 ئاماژە بەواکە کە حکومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکومەتە لۆکاڵەکانە حکومەتی پارێزگاکان ئەبێ بە جۆرەی ئەو یاسایانی کە هەیە دەسەڵاتەکە دابەش بکە. بۆ نمە وەزارەتی تەندروستی وەزیرەکەی دەسەڵات دانابەزێنێ بە جۆرێ و یاسایە دابەشیەکانی زۆر قەرار و زۆر بڕیار ئەبێ لە پارێزگارەکە بدرێ بۆ ئەوەی بەڕێوەبەردن تەندروست بێ، بۆ ئەوەی کە ئەنجومەنێکەیە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بتوانێت بە باشی کارەکانی کە کاری چاودێری و بڕیار و ڕێنماییە تایبەت بە پارێزگاکە دەربکە. بەڵێ هیچان لە پرۆژەکە نووسیوەتەوە یاخود لەم قۆناغەدا ئێوە هەر سەرنج وەرئەگرن؟ ئێمە لە پرۆژەکە
هیچمان نەنووسیوەتەوە بەڵام خۆی پرۆژەکە لە ڕاستیە یاسای ژمارە سێیە ئێمە پرۆژەکەمان لە پەراوێزی ئەو یاسایە ینی بەدەر نییە لەو یاسایە بەڵام لەبەرەوەی خۆ دەزانی ئەمڕۆ پرۆژەیەک ئەبێ پشکە بیچێ بە حکوومەت ماوەیەکی پێچێ دوایی ئەویش ئەنێرێ بە پەرلەمان لەوانەیە پرۆژە یاسایکەی لە پێشەوە بێتە هەموارکرێتەوە ئێمە پێمان باشە ئەو داواکاریە بین بە حکومەت دیراسەیەکی کە ئەوەی کە بزانێت لە خزمەتایە و پێویستە جێبەجێ کات و ئەو وەختە بۆ یاسای هەموارەکە ینی یاسا هەموارکردنی یاساکە بەشی دووەمی پرۆژەکە ینی بەش یەکەمی ئێمە لە ئێستاە لەبەر ئەوەی یەکەل کارگەڕەکانی سنووری جوگرافیای ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەژێر ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2010 وەزارەتی و ناخوای کاروبارەکان بەڕێدەبن کە ئەمەش کاروبارەکانی سنووردار کردووە ئەو سنووردارەش ئەو بەڕێزانەی کە دەسەڵاتی جێبەجێکردنن چاکرد مەعاناتەکەی زانن و لە دوجاریشە ئەوەی کە باجی ئەم سنووردارکردنەدا هاوڵاتی بە تایبەتی هاوڵاتی هەژار و کەم دەرامەت بۆ نمونە ئەگەر لە گوندێکە جوتیارێک کێشەیەکی هەبێت کێشەکەی لە ڕاستیان ئەنجومەنی وەزیران ینی شتێکی بەسیط بڵێن بۆ نمونە عەقدی زەویەک عەقدی زەویەکە لە دەسەڵاتی فەرمانگەی ناحیەکەیان نیە نەخلەی قەزاکەشیان نیە نەخلەی پارێزگاکەشیان نیە بێ بچێتە وەزارەتەن جار لە وەزارەشی ئەچێت ئەنجومەنی وەزیران کەواتە ئەو دابایی ئێمە ئەو داوای کە ئێمە ئەیکەین دوجار بۆ خزمەتی تاچی هاوڵاتیە بەڵام زۆر جار لەسەر پرسی لا مەرکەزیەکە دەوترێت ئێوە کام پرۆژێتان دەست پێکرێت لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی داوای پرۆژەی لا مەرکەزیەکەن بەڵام زۆر جار قسەکانتان بە ئاڕاستی هەم فیدرالی هەم کۆنفیدرالی ئەڕوا یا بە ئاڕاستی دوو ئیدارەی ئەڕوا ئێوە ئێستا ساغ بوونەتەوە پرۆژەکەتان لا مەرکەزیە بابەتەکانی دیکەیە ئێمە پرۆژەکەمان لا مەرکەزیە بەخۆ باشە زانی ئێمە لە حکومەتی ینی مەسەن لە چاچەوەی عێراقی فیدراڵ ئاژین بەڕێوەبردن بە جۆرەی دەستور لە عێراقی فیدراڵە دابش بووە بۆ حکومەتی فیدراڵ حکومەتی هەرێم حکومەتە لۆکاڵەکان بۆ ئەوەی حکومەتە لۆکاڵەکان کاری باشی خۆیان بکەن باشترین و تەندروستترین ڕێکار لا مەرکەزیە لا مەرکەزی ئیداری و دارایی و سیاسی و بینێ عەفو یاسایی و هونەری ینی کەواتە هیچ ئامانجێکتان نییە بۆ جیاکردنەوەی ئیدارە لە هەرێمی کوردستان یاخود کۆنفیدرالی بە بڕوای من ئێمە لەبەرەوەی لە ئەنجومەنی پارێزگا هەموو لایەنەکان بەشدارین تایەوە هەموو لایەنەکانیش کە کاتێم لیژەیە دروست بووە بە بڕیاری هەمویان دروست بووە هیچ لایەنێک زۆر ئەو بابەتەی نەجوڵانەوە بەڕێز بەرزان لە بەرنامەتانەیە سەردانی ئەنجومەنی پارێزگاکانی هەولێر و دوهۆ بکەن ئەمە چ ئامانجێکی ئێمە لە ڕاستیە کە ئەو گەڵاڵی ئەو پرۆژەیە ئەەکەین پێمان باشە لەبەرەی پرۆژەکە وەکو پێم وتی لە چارچوی حکومەتی هەرێمی کوردستانە پێمان باشە وەک خۆش لەوانەیە لە میدیاکانەوە بیست بێتێ ئەنجومەنی پارێزگای دووەکیش هەمان کێشەی ئێمەیانەیە هەروە ئەنجومەنی پارێزگای هەولێریش هەمان کێشەیانەیە هەتا تەنانەت بەڕێز پارێزگاری هەولێر وتی من لە هەموو کەس زیاتر پێویستمەوە دەسەڵاتە کارگەڕی و داراییان هەیە کەواتە ئێمە خاڵێکی هاوبەشمانەیە کە هەمومان هەز بەواکەین ئەم جۆرە بەڕێوەبردنی ئیسا تەندروست نییە ئەم پرۆژەی ئێمە ژێبێنەوێ لەوانەیە دەوڵەمەند کرێ گفتوگوی زیاتری لەسەرکەین هیوادارم دوجار هەرسێ پارێزگاکە هەرسێ ئەنجومەنەکە پێکەوە پرۆژێ جێبێ بۆم بابەتە ئەم پرۆژەی لا مەرکەزیە کە سەرتاسەری بۆ کوردستان چ قازانجێکی هەیە بۆ حکوومەت لە ڕاستی بۆچە بۆ حکوومەت بۆ حکومەتی هەرێم قازانجی زۆرە جارێ لە ڕووی داهات و لە ڕووی پێشکەوتنی بۆ نمونەگەر پارێزگای سلێمانی لە سێکتەرەکانی کشتتوکاڵ پیشەسازی گەشت و گوزار کە ئەمە لە سلێمانیا زۆر بە ئاسانی ئەتوانرێ فەراهەم کرێ لەبەرەوەی زەویەکی بە پیتیە لەبەرەوەی سەرچاوەیەکی کانزایی ژێرزەمینی زۆرە لەبەرەوەی شوێنی گەشتیاری خۆشی هەیە ئەمە هەلی کار بۆ هاوڵاتی جیاکە هاوڵاتی چاوەڕێ موچەی مەبەستم لەوانەی لە کەرتی تایبەتایشەکەن چاوەڕێی موچەی حکومەت نابێت دوای ئەوە باری بژێوی و دارایی خەڵک بەرزە بێتەوە بە هەمان شێوە شتەکان پەیوەندی هەیە بازاڕەکان زیاتر ئەزوڵێن ئەگەر پرۆژێ دوو پرۆژە لە شوێنێکا بێ
دەستی کار زۆرە بێ مەواد کڕین و خۆ هەموو ئەو ئانەی کەی پەیوەندی بۆن هەر لە بازرگانی هەر لە هەموو ئەوانەی کە پەیوەندی بۆ پرۆژەیە پێشکەوتن بەخۆیەوە بینە. لە کۆتاییدا ئەم پرۆژەیە داهاتیە بێ داهاتەکەی بەشێکی زۆر یەگەڕێتەوە بۆ حکوومەتی ناوەند ینی بۆ پارێزگاکەش باشتر بەڕێوەچێ اینجا ئەمەش عەدالەتی کۆمەڵایەتی تیا بەرجەسا بێ ینی ئەوە دروست نابێ هاوڵاتێک لە شارێکی خۆیان ئیشی نەبێ هاوڵاتێک لەبەر ئەوەی بە بۆنەی شتێکەوەش کارێکی دەستکەوتەوەیکی کە ئەو ناتوانێت و کاری ئەو وەختە کە هەلی کار زۆر بوو هەنی هەموو هاوڵاتەیەک فرسەتیەوەی بەرەکەوێکە کاری خۆی بکە. بەڕێز بەرزان یەکی لەو بابەتەی کە گرفتی سەرەکیە لە بابەتی پرسی ئەم لا مەرکەزێکی ئێستا و ڕژێنراوە ئیدارەدانی داهاتە. بیرتان لەوە کردوتەوە داهات چۆن ئیدارە ئەدرێت؟ بەڵێ لە ڕاستیدا ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ یاسای ژمارە سێ کۆمەڵێ بڕگەی هەیە پێویستی بە هەموار هەیە لە هەمان کاتا کۆمەڵێ یاسا هەیە کە پەیوەندیان ڕاستەخۆیان بە یاسای ژمارە سێەوە هەیە کاڵم یاسای ژمارە سێ مەبەستم لە یاسای ژمارە سێی پارێزگاکانیانی هەم دەسەڵاتی جێبەجێکردن لە پارێزگاکە هەم دەسەڵاتی چاودێری کانجومەنی پارێزگای لەو بابەتە جێی بۆتەوە. کۆمەڵی یاسایی کە هەیە کە تایبەتە بۆ وەزارەتەکان ئەگەر ئەوانەش هەموار کرێتەوە وەکو پێم وتێ وەختە دەسەڵاتەکە لە بینی حکوومەتی هەرێم و حکوومەتە لۆکاڵەکە دابش کرێ ئەو وەختە بەرەو پێشچوو نێگەچێت مەسەلەن لە پارێزگای سلێمانیا زۆر بە ئاسانیە توانی سەرچاوەکانی داهات دەستنیشانکەی. ئێستا ئێمە کە لەم پرۆژەیان بەڕاستی سەردانی زۆر شانمان کردو بۆ داهات لە بەرەوەی داهات مرکزیە لە وەزارەتی داراییەوە کۆکرێتەوە ینی منم بەیانێ لای بەڕێوەبەرێکی بەڕێز بووم وتی خۆی حەقە من پرس بە وەزارەتەکەم کەم اینجا لەگەڵ تۆ مناقەشەیەکەم ینی ناقیشی نییە چکە مرکزیەدەوەنا بەسراوەتەوە ناتوانێت لە چوارچێەوە بەرنامەی وەزارەتەکەی لابە ئەوەی ئێمە داوایەکەین ئەو وەختە زۆر بە باشی ئەنجومەنی پارێزگا توانێت چاودێری کۆکردنیەوە داهاتەکە لە خەرجەکەشی ئێمە بە هەمان شێوە بە باشی چاودێری چۆن ئیدارەیان چاودێری کۆکردنەوەی داهاتەکەن لە ڕێگەی بانکێکەوەیە یاخودتر شوێنێک پارەکەی خۆی کە دەستی کەوت خۆی خەرجی ئەکاتەوە ئێمە مەسلەی ئەو داهاتی کە کۆ ئەکرێتەوە ئێستا وەکو خۆ دەزانین لە ڕێ وەزارەتی داراییەوە کۆکرێتەوە لە خەزێنەکان لەگەڵ بانکی هەرێمە ئەو کاتە تۆ کە لەگەڵ حکومەتە ڕێکەوتی لەگەڵ حکومەتی ناوەندا حکومەتە لۆکاڵەکە ڕێکەوە ئەنجومەنی پارێزگا و دەسەڵاتی جێبەجێکار ڕێکە و برداوای بڕە داهاتەیەکی نەک داوای هەموو داهاتەکە داوای ئیسا ئەکرێ بە جیاواز بۆ نمونە ئەو پارەیە ئەو داهاتەی کە بڵین پۆلیسی هاتوچۆ دەستی دەکەوێ بڕەپارەیە گەگەڕێنەوە بۆ فەرمانگەکە بەڵام مەسەلەن جۆری خەرجکردنەکەی لەبەرەوە ئێمە نازانین بە داهاتەکە ئەوان لە ڕێی خەزێنە و لە ڕێوە بانکانەوە تەسلیمی وەزارەتی داراییەکەین وە خەرجکردنەکەشی ئێمە هەر بە هەمان شێوە ینی ناڵێم کارێکی زۆر زەحمە دەبێ ینی ناتوانانی بەڵام تۆ گەر ئەنجومەنێکی کارگەڕی لە حکوومەتە لۆکاڵەکە هەبێ بە ئاسانیە وەختە خەزێنە یەکێک لە ئەندامیەوە ئەنجومە نابێ ینی ئەو شوێنە بانکەکانێکێک لەوا بن زۆر بە ئاسانی تۆ توانیت ئیدارەدانی داهات لە ئیداری کارگێڕی لا مەرکەزیدا بابەتێکی ئالۆزە بە یاخود بابەتێکی ئاسان و زۆر ئاسانە بێ ئیستا ئالۆزە ئیستا تۆ کە پرسیارەکەی ئەوەی کە بەرامبەرتە وابەستەیە بە وەزارەتەکەی ناتوانێت وەکو پێویست جواب بباتەوە وەکو پێم وتی ئەو وەختە لە چوارچێوەی حکوومەتە لۆکاڵەکە زۆر بە ئاسانی جا ئەکرێتەوە ینی خۆ تۆ سەرچاوەکانی داهات زۆر جارە باجەکانە باجی گومرگە باجی خانوبەرەیە باجی لەگەڵ ڕسوماتی دایرەکانە ئەو دایرە زۆر گوزاریەکان ئەی مەسلەی باجە فیدراالەکان چۆن چارەسەرەکەن بۆ نمونە داهاتی فڕۆکەخانە
خاڵە سنووریەکان هێڵی ئاسمانیەکان بەڵێ. ئەمانە چۆن مەڵیان لەگەڵا لە ڕاستیدا ئەوەی کە تەندروست نییە تا ئێستا حکوومەتی هەرێمیش نەیتوانی ئەو بابەتانە یەکلایی کاتەوە لەگەڵ حکوومەتی فیدراڵە ینی کێشە هەیە ئێمە ڕۆ بەڕێز بەڕێوەبەری ینی پێ بڵێم ئیستا پڕۆکاخانە لە هەموو وڵاتێکە دەواازەیەکە بۆ چوونەناوەی هاوڵاتی پڕۆکاخانەی سلێمانیەوەکە دەواازەی تا ئێستا سیر نەکراوە بۆ ئەوە پەیوەندی بە جۆری بەڕێوەبردنەوە ینی پەیوەندی بەوە لە مرکزیشە ئەم گرفتانەی کە لە مرکز زانین چۆنە با من تێداوامە بن با تێوگەێنم باشتر تێوگەێنم ئێمە دوو فڕۆکەخانەمان هەیە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی باشە فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی سەر بە وەزارەتی گواستنەوە گەیاندنە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر سەر بە ئەنجومەنی وەزیرانە ینی جیاوازیان چی خۆریان حکوومەتە جیاوازەکان ئەوەیە وەزیرێک کەمتر دەستی کارایە وەک لە ئەنجومەنی وەزیران بۆ نمونە خەرجی تەشغیلی فڕۆکەخانەی سلێمانی مەسەلەن لە ئێستادا مانگی 100 ملیۆن و 30,000 دلار بودجەی بەردەسێتی باشە تاوان هیچ دەسەڵاتە کارگەڕەکانیشی نییە لە هەولێر ئەمە ئەو داتایەکە پێماگەشت 180 ملیۆن و 250,000 دلار بودجەی تەشغیلیەتی لەو ساڵانەی کە فڕۆکەخانەی سلێمانی دەسەڵاتەکان لای خۆیان بووە توانیویانە هەتا 2011 توانیویانە بە بڕی 7 ملیۆن دلار فڕۆکەخانەی سلێمانی پێشخەن بە خۆ دەزانی فراوانکەن و پرۆژەی تیابکەنەوە و شتی تیابکەن و سیمای شارستانی زیاتری بنێ ئیسا و دەسەڵاتەی نییە بەڵام ڕۆژ بە ڕۆژ ئەگەر سەرنج بیت و چاودێری فڕۆکەخانەی هەولێرکەی شوێنەکە پرۆژەکان ئەمە لە ئیدارەدانە لە ڕووی وەرگرتنی داهاتەکانیان بۆ شێوێ لە ڕووی وەرگرتنی داهاتەکانیان ئەو وەختەوەکو پێم وتی ئەو داهاتە لەگەڵ حکوومەتی ئەنجومەنی وەزیرانە بەوەی کە ئەو دیاریەکە بەوەی کە دیاریەکە بۆ تۆ ئەو وەختە مەسەلەن لەوانەیە نیسبەتێک هەبێ لە ساسی بڵێن ئەو داهاتی فڕۆکەخانەی سلێمانی ئەگەڕێنێتەوە بە حکوومەتی لۆکاڵی ئەگەر بیگەڕێنێتەوە بۆ ناو فڕۆکەخانە بە جۆرەی یاساکە واناڵێن ئەوکو پێم وتی لە سلێمانی پارێزگا ئەبێ ئەنجومەنێکی کارجێڕی هەبیانی وەکو ئەنجومەنێکی وەزیرانی بچووک هەموو کۆی بەڕێوەبەرگوزارەکان و بەرەبەنەکانی تیاابێ بەڕێز بەرزان باس لەوە کرد کە ئەنجومەنی پارێزگاکان یاخو پارێزگانەکانی هەولێر و دوهۆکیش هەمان گرفتی وەکو سلێمانیان هەیە و حەزەکەن بێتە لامەرکەزی پرسیارەکە ئەوەیە ئێستا چ ڕێگریەک هەیە لە بەردەم پرۆژەی لامەرکەزی ئێستا وەکو ئەوەی نووسینەوەی پرۆژە و شتەکەی جڕێکریە نییەوە خۆدا نەزانێمە کاری خۆمانەکەین بەڵام ئایا ئەمە پرۆژەیە وەکو پێم وتی ئەگەر ئەم پرۆژەیە بدرێتە پەرلەمان لە ڕاستیە ئێمە لەوە پێش تەجوبەیەکمانەیە لەگەڵ پەرلەمانە بۆ ئەمەساری سێمە پرۆژە بین بە پەرلەمان دوو جارە ماری یاساکەمان ناوەتێ لە کابینەی هەشتی شایەوەمانەتێ لە کابینەی نۆشە ئەگەر بین بە حکومەت پێویستە حکومەت بڕیاری لەسەر بە و حکومەت لەوە پێشخۆی وا بە ڕێنمایی چۆ بڕێەوە ئایا هێزێکی سیاسی خۆ دەزانی دوجار لە کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیرانە ئەو بڕیارە هێرێ ئەبێ ئەوەی کە قەناعەتی بە لامەرکەزی هەیە بە قەناعەت و قەناعەتی بە پرۆسەکە هەیە هەرچەندە لە ئێستادا هیچ لایەنێ نکۆڵی لە لامەرکەزی ناکە ئایەمە لە ئەنجومەن هەموو لایەنەکانمان بە هەمان شێوە و بگرە چێبەرچێش هەیە لە جۆری بیرکردنەوە لە لامەرکەزیە بەڵام ئایا ئەو کاتە کاتچێت ئەنجومەنی وەزیران ئەو هێزە پێویستە پێیا بێک ئەو پرۆژەیە ئەو ڕێگە ڕاستی خۆشگرێ ئەوە دەسەڵاتی ئەو هێزە مەبەست چێ لەو هێزە ئەو هێزانن کە ئەنجومەنی وەزیران ئەو هێزانن کە حکوومەتی هەرێمی کوردستانیان ینی پارتی وێکێتی گۆڕان بە دیوەکەی تریا وەزیرەکان ڕێگرن من وەکو خۆم لە هیچ وەزیرێک هەر ئەوەی کە ئەلام لێرە و لەوێ هەیە باسیەکان نمونەمەک کۆبوونەوەمان لەگەڵ بەڕێوەبەرە گشتەکان ناکردووە ئەبیستینەوەڵێن وەزیر هەیە بەڕێوەبەرەکەی خۆی بان کردوواڵێ من تۆ چی
چیت ئەوێ دەسەڵات بۆ دابەزێنم هەنی ئەو بابەتانە ئەمە خراپە بۆم پرۆسێ دوای ئەوە ئەو بۆ پرۆژەکە خراپەیە بۆ ئیدارەدان خراپە هەر بۆ دوانی ئەگەر تێگەشتێکی وا هەبێت لە حکومڕانیە هەنگاوێکی باش بووە دابەزانن داوای ئێمە نییە دابەزانن ئێمە باوەڕیشمان پێ نییە هەر یاساکەشمان واڵێ ئێمە دابەشکردن ئەڵین دابەزانن ئەمڕۆ وەزیر بە بڕیارێ کۆمەڵێ دەسەڵات دابەزێ بە بەڕێوەرێکی گشتی بەڵام هەر لە توانای وەزیرا هەیە بە بڕیارێ لی سنێتەوە ئێمە ئەمانەوێ دابەش کرێ جێگیر کرێ بڵین بۆ نمونە لە بەرنامەی وەزارەتێکی تایبەتی ئێمە دەسەڵاتی وەزیرەوە چیلۆزیرەوە بەڕێوەری گشتی دیوانەوە بەڕێوەری گشتی هەرێمە بۆ بابێتەوە بەڕێوەری گشتی سلێمانیە ئەم دەسەڵاتانە هەریەکە بە جۆرەی دەسەڵاتە لە ئێستاە ئەوە جێبەجێەکرێکە لە وەزیرەوە دابەزێت بە دیوەکەی تریاگەر وەزیرەکان قسان لەسەر نەکەین ڕای وەزیرەکان بەڕێوەبەرە گشتەکان کە ئێوە لە سلێمانی بۆ نمونە لەگەڵ یانە بوونەتەوە ئیدارە محەلیەکان لە ڕانیا لە هەڵەبجا لە گەرمیان کوبوونەوەتان لەگەڵاکە ئەوان سەرنجیان چێ لەسەر ئەوانەی کە تا ئەو بەڕێزانەی کە ئێمە هەر لە پارێزگاکانەوە هەر لە بەڕێوەبەرە گشتەکانەوە لە مەسوولی لە پرساوی ئیدارەکانەوە لەس کە ئێمە کۆبوونەوەمان لەگەڵا کردوون هەر هەمویان پێیان باشەکە پشتیوانیان پرۆژەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بن و هەمووشان باسیێوان کردو لە ئێستا دەسەڵاتانە سنووردار کراوە دەسەڵات دارایەکانیان زۆر زۆر کەمە ینی هەتا دەسەڵاتی یاسایەکان کاڵی دەسەڵاتی یاسایی بۆ نمونە ئێمە لە بەڕێز پارێزگایەکمان بیست وتی ئەگەر من فەرمانبەرێ بزانم دزیشی کردووە ناتوان محاسەبەی کەم لەبەرەوەی بۆم نییە ئەبێ کەیسەکەی بەرمەوە بۆ وەزارەتەکەی بۆ ئەنجومەنی وەزیران بەڕێز بەرزان شێخ محەممەد سەرۆکی لیژنەی ئامادەکاری پرۆژی لا سپاس کە لەگەڵمانە بوو سپاس بێ بەڕێز لە دوای ناوبڕێک تەوەری دۆم دەست پێ دەکات لەگەڵمان دەبمێنەوە جارێکی تر سڵاتانە بێ خۆشەویستان لەگەڵ ئاسایبوونی باریدۆغ ئێستا جارێکی دیکە مەترسی ئەوە هەیە کە پەتای ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان سەر هەڵبداتەوە ڕۆژانە دەبینین حاڵەت تۆمار دەکرێن ئەمە ژوای کردووە کە جۆرێک لە دڵە ڕاوکەی لەلایەن هاوڵاتیانەوە دروست بووە لە هەمان کاتە هاوڵاتیان دەبین لەسەر شەقامەکانن ئایا ئەمە بابەتێکی ئاساییە یاخود نا دەگەڕینەوە بۆ سەردەمی کەرەنتینە و قەدەغی هاتوچۆ و خۆپارێزی لە ماڵەوە یاخود دەبێ ئیدارەی ئەم قۆناغە بدەین دکتۆر شەماڵ جەباریاوەر سەرۆکی دەستگای تەندروستی پێشمەرگا لە ستۆدیۆ لەگەڵمدا قسە لەسەر مەترسی سەرهەڵدانەوەی پەتای کۆرۆنا دەکەین دکتۆر شەماڵ بەخێر بێت پەتای کۆرۆنا سەر هەڵدەداتەوە بە هەمان مەترسی جاری پێشوو یاخود بابەتێک کە خەڵک تازە پێ ڕاهاتووە ڕاهاتنی خەڵک سەرتا من ئەمە پێشەوەی کە دەست پێ بکەین یەکشت بە خەڵک بڵێ من هیوادارم هەست کەسێک گوێ لەم بەرنامەیە ئێستا و چاوی لێمانە چاوەڕێمان بکات تاکو و محادثەکانمان تەواوکەین لێمان تێبگا ئەڵێ چی اینجا ئەو کاتە بڕیارمان لەسەر باشکە من لە هەفتەی پێشوە شتێکم نووسی 2 ڕۆژ پێش بڵاوبوونەوەی جاری دووەمی کۆرۆنا چکە ئێمە لە ماوەی 72 ساعت لە سنووری هەرێمی کوردستان 72 بۆ 4 ڕۆژ تقریبا هیچ کەیسێک نەبوو هیچ نەخۆشێکمان نەبوو لەم مدەیە شتێکم نووسی بوو شتێکی زۆر سادە و جوانم نووسی مەسەن نووسی بووم ئەگەر باشە ئێمە لۆکداونی خەڵکمان کرد و من پێشبینیەکەم لە چەند ڕۆژی داهاتووە کۆرۆنای بێتەوە هەرێمی کوردستان لۆکداون مەبەستە هینە مەبەستم ئەوەیە کەرەنتینە ینی داخستنی شارەکانمان کرد خەڵکمان ناردە ژوورەوە هیوادارم هەر بەنەس ئەوام نووسیم هیوادارم چانسی بەرگریکردنمان لە خەڵک لەدەست نەناوێت بۆی کە خەڵک متمانی پێمان نەماوێت چکە ئێمە 45 ڕۆژ خەڵکمان ناردە ژوورەوە جا لەو کاتەیە هەندێک خەڵک نەیخوێندبوو مەسەن بە شێوەکان بەناو جوابیانەدایە کە دکتۆر جارێکتر کەرەنتینمانەکەنەوە دکتۆر تۆ بەڕای تۆ چی لێ دکتۆر ئەی واتان لێکردین کە سابەتتان نەهێشت خەڵک فەقیر بوو هیوادارەوەی کەم جارێک گوێ لێمانە تۆزێک بە وردی گوێمان لێ بگرێ من ئەوەی قەناعەتەکەم ئەوەیە ئێمە پێشبینیمان کردوکە بێتەوە ئەمە شەپۆلی دووەم نییە ئەمە هێشتا شەپۆل درێژکراوی شەپۆلی یەکەمی کۆرۆنایە بەس بۆ ماوەی 4 ڕۆژ ئەو کۆرۆنایە لە هەرێمی کوردستاندا لەبەرەوەی کە لەو مدەیە فەحسەکان شێوەیەک لە شێوەکان کەمتر بوون دەرنەکەوت بوو کە چەند کەسێتی و دوای ئەو ئێمە هەندێک خەتەرمان لەسەر بوو کە خەڵک هەستی پێ نەکردبوو خەتەرەکە ئەوەیە کە مەسەن ئێستا بەغدا
ئەمڕۆ بەرزترین ڕێژەی توشببوونی کۆرۆنای تەماکرەوە 142 کەس توش بۆ 3 کەس ئەمڕۆ لە بەغدا بە کۆرۆنای گیانە دەستدا لەبەرەوەی ئەوان سەردانیکردنی ئێران و ناوچەکانی چواردەوریان تا کۆم مدێر ڕانەگرتبوو ئەگەر سیرکەین ئێمەش مەسەن لە ماوەی 4 ڕۆژ بۆ 5 ڕۆژی بیدایەتە کە کۆرۆنا تاوا تقریبان ئێمە بڕێرمانە کەرنتینە نەمێنێت و خەڵک بێتە دەرەوە و ژیان ئاسایی بێتەوە سێکە تا 4-5 ڕۆژ هیچ نەبوو 5 ڕۆژ دەستی کردو بۆی کە کەیس هەیە ئەم جارە بۆی پێتان بڵێم ئێوە بینەراین بەڕێز یەکەم ڕۆژ 2 کەیس ڕۆژی دوای ئەوە 5 دوێنەش حوت یعنی تاکو ئێستا مەسەن 14 کەیسی ترمان هەیە لەو شێوە تازەیە بەڵام ئەو 14 کەیسە لە چەند فەحەس بەڵێ لەوانێ بڵاوێتەوە بەڵێ مەترسیەکەی چییە؟ مەجاری پێشوو کە کۆرۆنا بڵاو بووە زۆر ترسا خەڵک بەڵام کۆمەڵی هەنگاوی خۆپارێزی و کەرەنتینە و قەدەغی هاتوچۆ هەبوو هەنی ئەم جارەش بە هەمان شێو خۆیان بپارێزنەوە هاوڵاتیان من قەناعەتم بەوەیە کە ئەم جارە پێویستە ئێمە وەکو کەرتی تەندروستی وەکو دەسەڵاتیش لە هەرێمی کوردستان ئەم جارە پێویستە لەگەڵ بارودۆخەکەیان تەعامل بکەین بارودۆخی ئەم جارە لەگەڵ جاری پێشوا جیاوازە من ئەم تەکلیفش لە هەموو هاوڕەکان مەکەم هەم لە کەرتی تەندروستی و هەم لە دەسەڵاتیشا لە محافەزە و لە شوێنەکانی تریش ئەم جارە بێمە تەعامل لەگەڵ بارودۆخا بکەین ناتوانێت جاری پێشوو ئێمە بە خەڵک بە زۆر بنێری نەژوورەوە لە بەرەوەی خەڵک لەوانەیە تێمە جاری پێشوو 45 ڕۆژ لۆکداونی شارەکان هەبووە 45 ڕۆژ کەرەنتینە هەبووە لەوانەیە تۆزێک ئازار بە خەڵک گەیشت بێ لە بەرەوەی کە خۆتان نەزان خەڵک کار و کاسابەتی نەمابوو خەڵک دوکانی داخرا بوو خەڵک کار و کاسابەتەکەی لەسەر ئیشی ڕۆژانە بوو 45 ڕۆژ نەیتوانی ئیشکە ئەو مەخزوونەی کە هەی بوو لە ماڵەوە مەخزوونەکەی چەند بووە گە دۆلارێکە گە 1000 دلارە مەخزوونەکەی سەرف کرد ئەبێ ئەم جارە ئێمە لەگەڵ واقعەکە تەعامل بکەین واقعەکەمان ئەوەیە کە خەڵک پارەی پێ نییە خەڵک برسیەتی و خەڵکیش فەقیرە ئەبێ ئێمە چی بکەین ئەبێ ئێمە ڕێگەیان بژێوی تەندروستیا بێکیان هەڵبژێرە من قەناعەتم وایە ئەگەر خەڵک مخێرکەی لەوانەیە لەم کاتەیە بژێوەکەی هەڵبژێرە لەبەرەوەی وەزعی خراپە یعنی ئەگەر تۆ مناڵەکەی داوای شیر بکات و دایبی بکات و پێ نەوێ بۆی بکەی بە ناچای دوکانەکە تەکەیتە بۆی 2 دینار پێیاکەی من بەستم ئەوە نییە ئێمە ئەم جارە بە هیچ شێوەیە خۆپارێزی نەکەین نا ئەڵێ بێت تەعامل لەگەڵ واقعەکەیە بکەین چۆن تەعامل لەگەڵ ئەم واقعەیە بکەین تەعامل لەگەڵ واقعەکە ڕێگەیەکە کە ئەمڕۆ بە شێوەیەک لە شێوەکان لە لیژنەکە کە من خۆم ئەندامی لیژنەی باڵام بەڵام هۆکارێک نەمتوانی ئامادە بکەم کۆبوونەوەکە بەڵام ئەو برێرانەکە دایانەشی خراپ نیە مەساڵێ پارێزبەندی بینی شارەکان زۆر ئاساییە بینی شارەکان تا مدەیەک نەبێت یعنی من وەکو خۆم قەناعەتی شخصی خۆم پێش هەموو شتێک ئێمە پێویستە نێوانی ئێمە و ئێران نێوانی ئێمە و عێراق و نێوانی ئێمە و تورکیا تونگ و تۆڵکەینەوە نهێڵین ئەو قاچاقچێتیشی کە هەیە بمێنێ من ئەوەنە ئەزانم کە دڵنیام ئێستا لە ئێرانەوە بە کۆڵبەر شدێتە ئەم دیەوە مادام کە شدێت بە ڕێگەی قاچاق کەواتە دڵنیا بە خەڵکیش دێت بە ڕێگەی قاچاق ینی خەڵکیش دێت ئێمە بێ ئەو سنوورانە تونگ و تۆڵکەینەوە ئێمە بێ سنووری خۆمان لەگەڵ عێراقا بە سەیتەرەکان بە ڕێگا لاوەشیەکان داخین لەبەرەوەی لە مودە نێر لە شوی ترەوەمان بێ ناوڕاستی شارەکان ئێمە و کەرتی تەندروستی لەسەر شانمانەکە هەم خزمەتیان کەین لە ڕۆی تەندروستیەوە هەم ئەگەر خەڵکیش توش بوو بڵاو بۆ مۆزوع ئێمە توانین کۆنتترۆلیکەین بەڵام بان ناو شارەکانە بۆ نمونە مەسەن ئەگەر ئێمە لە بینی ئێرە و مەسەن گەرمیانە لۆکداون بکەین عفو بکەن ڕێگاکان داخین یان مەسن کەرنتینە بکەین لە بینی شارەکانە قەدەغی هاتچۆکەین لە بینی شارەکانە باشتر لەوەی لە ناو شارەکان لەم کاتیای بکەین لەبەر ئەو خەڵکی کەسابەتی لەسەر ناو شارەکەی ئەتیادیە بەڵام خەڵکی لە دەرەوە بۆ نایە لە دەرەوە خەڵک تووشی نایە بەڵام لە ناو شارەکانی شەبەشی خۆی گرفت نییە لەناو شۆرە شەقامەکان دکتۆر ئەم چەند ڕۆژە بەتایبەت لە ماوەی 24-25 ڕۆژەی مانگی ڕەمەزانە تەماشاکە بەکارهێنانی دەستکێش و دەمامک هەر نییە بەڵێکم بۆ تۆ ئەنی ئەکرێت ینی خاوڵاتی بێتە دەرەوە بەم سادە و ساکاری و گوێنەدان بەڕێن من داوا لە خەڵکەکەم ئێمە بێ دوور ڕێگامان هەبێ یەکیان ڕێگایکیانەوەی ئێمە هەم لە ڕووی تەندروستیە و لە ڕووی تەندروستی ئەمە بتوانین شتێکیان بۆ دابینکەین کە ئەوان دڵیان بۆ خۆش بگەخنە خوانە خواستنە خۆش کەوتن بتوانین عیلاجیانکەین هەم خەڵکیش بە خۆپارێزی بکە یعنی هەموو شتێک کە دەسەڵاتی خۆتی تیا بوو مەسەرەن ڕاستە مەسەرەن لە دینیشە ئاڵای زۆربەی شت قەزا و قەدەرە بۆ نمونە بەڵام تۆ ئایا ئەکرێ شتێ لەسەر جادەیەکی خێرا بۆسی بڵێ یاڵا سیارە با لێم بە لەبەرەوەی قەزا و قەدەرە لەوانە لێم نایە ناشتیوانێت تۆ بەدەستی خۆت لا تلقوا بأيديكم في التهلكة خۆتان مەخەنە ناو تەهلەکەەوە بەدەستی خۆتان مەسەن خوای گەورە ژواڵێ لە قورئانی ژواڵێ دینی ژواڵێ عەقلی ژواڵێ لەبەرەوەی ئێمە داوا لە خەڵکەکەین من داوا لە هاوڵاتیانی شاری سلێمانی خۆشەویست چواردەوری داوا لە هاوڵاتیانی ناوچەکانی تر گەرمیان هەولێر دوهۆکەکەم لەم کاتەیە خۆپارێزی تاکپارێزی بەکاربێنن بۆ ئەوەی
ڕاستێکی بۆی حکومت ناچار نەبێت جارێکی تر بڕیاری کەرنتینە بادە چکە خۆی بڕیاری کەرنتینەدان چییە مەسەن تۆ بۆچی کەرنتیناکەی ناتوانانی لە سایاسەت بمبڕی نەخۆشەکە بە کەرنتینە بکەیت ئەمە شتێک نییە بمبڕ بکرێ یعنی ئێمە هەنێ حقت هەیە بە خۆمانە نەشارینەوە ئەنفلۆنزا لە ساڵی 1912 لە ئەنفلۆنزای ئیسپانی دروست بۆ تاکو ئێستا ئەنفلۆنزا بەردەوامە و یەکەم جاری کە ئەنفلۆنزا بڵاوبووەتەوە 1 ملیۆن کەس پێی مردووە لە هەموو سەرانسەری جیهانە ئەو ئەنفلۆنزای کە پێیان ئەنفلۆنزای ئیسپانی ئێمە ناتوانین بمبڕی ئەنفلۆنزا بکەین بەڵام جستمان لەگەڵ ئەنفلۆنزا ڕاهاتۆ لەبەرەوە ئێمە ئێستا ساڵانە 4-5 کەسێک بە ئەنفلۆنزا مرن لەوە زیاتر نییە ئەم نەخۆشیە وەکو قەناعەتی پزیشکیمان وەکوی تاکو ئێستا بڵاو بێتەوە لە ڕووی پزیشکیەوە با خۆن لەخینە چاوی خەڵکەوە حقەتێک بە خەڵک بڵێن لەوانەیە ئەم نەخۆشی لەگەڵ مانابژی تا 100 ساڵی تر کۆرۆنا لەوانەیە چەند ساڵێک تر و هەڵامەتێکی ئاسایی بێت چۆن هەمومان هەڵامەتەگرین لە کۆرۆنایەکەم گرت و تابیمەوە لەبەروی مناعی جسممان لەگەڵ ئەو جۆرە نەخۆشیە ڕادێ لەبەرەوە ئێمە ناتوانین بمبڕ بکەین یعنی ئەو قەناعەتە بە حقەتێکی بڵێن ئێمە ناتوانین نە بە لۆکدان نە بە غێری لۆکدان نە بە کەرنتینە نە بە غێری کەرنتینە ناتوانین بمبڕیکەین بەڵام ئێمە ئەتوانین ڕێژەی نەخۆشیەکە بڵاوبوونەوەکەی لە ناو خەڵکە کەم بکەینەوە تاکو ئەو کاتی کە یا چارەسەرێک پێیا بێ بۆم حاڵەتە یاخودەوە تا بە شێوەیەک بێت کە کەرتە تەندروستیەکەمان بتوانێت تەحملی ئەو نەخۆشانە ئێستا توانی بڵین لە هەرێمی کوردستانە بابەتی کۆرۆنا لە قۆناغێکی ئاساییایە بەتایبەت کە خۆت ئاماژت پێدام هەر قۆناغی یەکەمە مەبەست چیە لە وەجبەی دووەمی دەرچێتەوە کۆرۆنا مەچ جیاوازیەکی دروست پاندمیک نەخۆشیی بڵاوی جیهانی بەپێی یاسا ببوورن بەپێی داتا بەپێی ئەحساییە کە لەو پێشەوە هەبووە ئەم توانمشن سێری ئەحسایەکانی ئەنفلۆنزای ئیسپانی کۆلێرا بڵاوبوونەوەی تاعون ئەوانە سێر بکەن سیرەکەین کە زۆربەی کات سێ وەیڤی هەیە سێ شەپۆلی هەیە بڵاوبوونەوەکەی لە ئەنفلۆنزای ئیسپانیا شەپۆلی دووەم بەهێزترین شەپۆلی بووە یعنی شەپۆلی یەکەم خەڵک بە ئەتیادی گرتوویەتی و لەوانەیە کۆمەڵی خەڵکی کەم ڕێژەیەک مەسەن تووشی تەهلەکە مردم ببێت مەسەن لە خەسخانەیە کەوتی بێت ئەوە بێت بەڵام زۆر ئاسایی قورس نەبووە شەپۆلی دووەم نا زۆر قورس بووە گە سێریکەی نزیکی ملیۆنە کەس لە شەپۆلی دووەمی ئەنفلۆنزای ئیسپانیا مردووە لەبەرەوە زۆربەی ئەو شتانەی ئەو پەتایانی کە بڵاوبنەوە پیانڵێن پاندمی بە جیهانی ئەبن باشە یعنی ئێستا پەتایە بە جیهانی بووە شەپۆلیان هەیە یەکەم و دووەم و سێم مثلا شەپۆلی یەکەمە بوو کە ئێمە هاتە هەرێمی کوردستان و شەپۆلێکی تابڵی کۆنتترۆل کراو بوو یعنی گەر بە شێوەیەک لە شێوەکان باسیکەین لە ڕووی ئەحسایە و داتا بەڵێ کۆنتترۆل کراو بوو لەبەرەوەی نەمانێش کێرڤەکەیانی بە تەواوەتی بگاتە لووتکە اونجا داوەزێتەوە ئێمە ناوەڕاستی کێرڤەکە ڕێکمان کردەوە خەڵکمان و دوتمان بڕۆنە ژوورەوە کەرەنتینەمان کردن نەمانێش نەخۆشەکە بڵاوێتەوە فاستێکی باشمان کردن ئێمە ئەوەی کە ترسە هەمانە ئەوەیە کە ئەگەر شەپۆلی دووەم بڵاوێتەوە خوا نەخواستە ئێمە چی بکەین یعنی ئەبێ ئێمە چی بکەین ئایا وەکو جاریەکە ئێمە توانین جارێکی دەچل ڕۆژ کەرەنتینەی خەڵک بکەینەوە بەڕێی شخصی منەوە شتێکی زەحمەتە بەڵام ئێمە ئەبێت زۆر تەکید لەسەر ئەوە بکەینەوە بۆچی زەحمەتە ئەم بابەتە تەندروستی خەڵکە بەتایبەت خەڵک زۆر گوێ لە ڕێنمایە تەندروستیەکان نەگرێ گەروانە بواە لە شەپۆل یەکەمە خەڵکانێکی زۆر لە هەرێمی کوردستانە مردن ئەزای چۆنە کاکی بنەڵێم کاڵم زەحمەتە بۆ بڕیارەکەی ئێمە زەحمەت نییە ینی ئێمە بۆ کەری تەندروستی بەڵێ توانین بڵێن کاکی یانەوە پێویستمان بە کەرەنتینەی شترە بۆی کۆنتترۆلیکەین بەڵام بەو ماوە دوور درێژیە بە 45 ڕۆژ خۆ دەزانی خەڵک وەزعی چۆن ئێمە بێت وەکوتم یەکەم جاریش وەکوتم لەگەڵ واقعی خەڵکا تەعاملکەین واقعی ئێستای خەڵک ئەوەیە خەڵک بێموچەیە بێپارەیە لەو 45 بەدیوێکی ترا باسی بێموچەت کرد هەندێک کەس سەرنجی لەسەر ئەوەیە کە حکوومەت موچە دابەژناکە بۆیە بابەتی کۆرۆنا جوڵەندراوە ئەنی ئەم بابەتە زانستیە کری ئاوا تێکەڵ بە ژیانی وڵاتی خەڵک تو باواقعەکەی بیڵین ئێمە لەم زۆنەی خۆمانە ئەو حیزبەشی کە ئێمەژی تیاکەین ئەگەر سێریکەن زۆربەی قەناتە میدیایەکان لە شوێنەکانی ترەوە باشوێنی باسی ئەو نەکەم یەنە لای ئێمە یەنە زۆنەکەی کە ئێمە یەکێتی تایە بۆی کە تۆزێک حڕێتی ئەلامیان هەبێت و قسە بکەن و خەڵک مزارشمان لێکایمە قسە ناکەین و خەڵک گێتە سەر جادە هەر قسە ناکرێت و بەعکس ئێمە یەشێک لە مەبدەئەکانی یەکێتی کە حکومڕانە لەم سنوورەیە پاراستنی حڕێتی ڕادەبڕینی شخصی خەڵکە لەبەرەوە ئەگەر ئێمە خەڵک موچەی نەبێت و تووڕەبێت لە موچەی نییە و تووڕەبێت و گلەیمان لێ بکە گلەی لە حکومەت بکە ئەمە یەکێتی لەوانەیە نەتوانێت ڕێگری لە کۆرۆنا وەڵامی بەڵێ نا بە کۆرۆنا وەڵامی ناداتەوە بۆ یەکی بێ کۆرۆنا وەڵامی ئەو کە کەیسە تازەکان لای ئێمە یعنی کەیسە تازەکان لە سلێمانی یعنی ئێمە چ مەجبورین دانیشین بڵێنی وڵا کۆرۆنا هەیە بۆی خەڵک باسی موچە نەکەن نا منەوە تا خۆمەڵە بەڵام خەڵک بێموچەیە
خەڵک وەزعی موچەی خراپە قەیرانێکی دارایی هەیە تەندروستیش موچەی نییە بەڵێ سیستمی داوامکردنیشتان لەوانە گۆڕانی بەسەر هات بەڵێ سێکە بە پێ وڵام ئێستا موچەی کە دراوە مانگ یەک دراوە کرد تەندروستی ینی ئەخیر موچە مانگ یەکە ئێستا ئەمڕۆ مانگی پێنجە باشە ڕاستە ئێمە داوامەکانمان تۆزێک بە شێوەیە لە شێوەکان خسۆ سەر حاڵەتی خەفارەت و هەندێک شتمان تۆزێک ئەرکێکی بچووکمان سوو کردو بەڵام گریمان کابرای دکتۆر کابرای پزیشە کابرای معاون طبی کابرا کە لە ساخی ئەمبولانسەکە ئەگەر سی ڕۆژەکەش لە ماڵەوە بێ داوامی نەبێ کە موچەی نەبێ مناڵەکانی بەچی بەخێوکە لەبەرەوە من ناتوانم من بە خەڵکەڵێم دڵنیا بن لەوەی کە کۆرۆنا نابەستێتەوە بە تەندروستی خەڵکەوە و بە تایبەتیش لە زۆنی موچەی خەڵکەوە نە بە تەندروستی بەهینی خەڵکەوە موچەی خەڵکەوە بڵێ نەدانی موچە پەیوەندی بە کۆرۆنا ئەوە ئۆتوان لە وزای دارایی پرسن ئێمە بکەیت تەندروستی وەڵامی کۆرۆناکە ئادەینەوە بەڵێ کۆرۆنا بە پێی ئەفحسانەی کە هەیە من یەقینم لەوە کە لە ماوەی ئەو چەند ڕۆژەی ڕابردووە 14 کەیسمان هەبووە ئەو 14 کەیسەش بە فەحسی ڕیپیت بە چەند جارێک بۆیان دووبارەکرات و ئەم جارە جیاوازەکە لەگەڵ جاری پێشوە ئەوەیە کاکەیت و گیان جاری پێشوو ئێمە بە شێوی عشوایی خەڵکمانە دۆزیەوە کە کۆرۆنای هەیە ئەم جارە یەکەم کەیس کە هاتووە خۆی بە ساینوسم بە نیشانەوە هاتووە ینی هاتووە نیشانەی هەبووە کە نیشانەکانی بە خۆی هەستی پێ کردووە لەبەرەوە هاتووە داوای فحسی کردووە لە سەرچنار و لە ئەلیناجی فحسەکەیان بۆ کردو پۆزیتیڤ دەرچوو دوای گەڕان بە شوێنی سەرەداوەکانە چەند کەس ئەمی بینیوە لە عایلەکەی خۆی چەند کەس بینیوەتی بۆ ئەگەر ورتر باسی ئەو 14 کەسەکەین ینی حاڵەتەکانیان چۆنە حاڵەتی قورسیان تیا یاخود بابەتی یاسایی و چارەسەری ڕۆژانە وەرەگرن نە تا ئێستا حاڵەتەکانیان مستەقیڕەوەی کە معلوماتم لەگەڵ برادرانە قسەم کردو حاڵەتەکانیان مستەقیڕەوە باش وەزعیان باشە بەڵامی تر کۆرۆنایانە ینی هەیەە خۆی بۆی خەڵک تێبگا مەسەن ئێمە دایمە خەڵک ئەڵێ کاکە کۆرۆناکەی لای ئێمە وایە و فەرقی هەیە لەگەڵ ئەوانە ناوە ئەوانە ڕێژەی توشبوونەکە فەرقی هەیە لەگەڵ عالەمە ینی ڕاستە ئێمە سترین هەیە لە تۆبە نەوعی کۆرۆنای جیاواز هەیە مەسەن ڕۆژێشێک پرسیارێکی لە من بۆ من نووسی بۆ لە دکتۆریەوەڵەن کۆرۆنا هەر یەک نەوعە یەک نەوعیان نەوعی جیاواز نە خۆی کۆرۆنایە بە سترینی هەیە شتێکی لە تۆبا پێڵان سترین ڕاستەکەی بە کوردی نازانم چی پێڵن سترین یانی نەوعی ڤایرۆسەکە ئەو خۆگونجانی لەگەڵ بارودۆخەکە تاکو ئێستا نزیکی 23 سترینی جیاوازی ڤایرۆسی کۆرۆنا دۆزراوەتەوە ینی کاتە جیاوازی لە بینی ئەو ڤایرۆسی کە لێرە هەیە لەوانە لەگەڵ ئیتالیا هەبێ بێجگەڵ لە ڕێژەی توشبوون کاکە با من معلوماتێک بە ئێوە ببینی دانیش بم ڕێژەی توشبوون لە عالەمە تاکو ئێستا لە سایدەی تێپەر نەکردو لە سایدەی پۆپولیشن یعنی لە سایدەی دانیشتوانی شوێنەکەی تێپەر نەکردو زۆرترین توشبوون خۆتانەزان لە ئەمریکایە ئەمڕۆ ئەخیر ئاماری خەڵک کە توش بۆ 4,761,000 کەسە هەتاکو ئێستا 4,761,000 کەس توش بووە لەو ڕێژەیە لە سایە 4 بۆ 5 ئەوانەی کە توش بوون مردوون گیانیانە دەستداوە تێگەی و لەو ڕێژەیەش کە توش بووە لە سایە 45 تاکو ئێستا چاک بوونەتەوە ئەوەی کە ماوە لە سایە 2 کریتیکەڵە ینی حاڵەتەکەی قورسە چونتە ژێر ڤێنتیلەیتەرەوە ئەگەر ئێمە حسابی ئەو حاڵەتانەی کوردستان و هەرێمیش بکەین بە شێوەیەک لە شێوەکان لەگەڵ ئەم ڕقەمەیە فەرقی نییە مەسەلەن بۆ نمونە بۆ باسکەم ئەمڕۆ لە بەغا 143 کەس توش بووە سێ حاڵەتی گیانلەدەستدان هەبووە کاکاتە لە سایە 2.4 باشە ڕێژەی مردنەکە یان ئەگە سێرێکی ڕێژەی مردنی ئێرە و ئەوروپا لێکەوە نزیکە بەڵام ژماری دانیشتوانمان کەمترە توشبوونیشمان کەمترە لەبەرەوە من ئەمێ بە دوو لایەن بە خەڵک بڵێم ئێمە بە معاناتتان ئەزانین ئێمە ئەزانین کە ئێوە معاناتتان هەیە و من خۆمەکو ڕێی شخصی خۆم یەکەم جار زۆر لەگەڵ کەرەنتینایە بووم بۆ ماوەیەکی 15 ڕۆژی مەسەن من یەکێک ملوانەی زۆر سەرسەختانە دیفاع ملۆ کردم بە 15 ڕۆژ وەختی خۆی وتمە 15 ڕۆژ کەرەنتینە بکەین دەستکەین بە فەحسێکی عام ینی هەر شاری مەسەلەن هەر هیچ نەبێت لە هەر کۆڵانەی دوسێ سواب وەرگرینەوە ئەوانە بەڵام خۆتان نەزان لە ڕووی ژماری فەحسەکانەوە ئەو کاتە کیتی پێویستمان لە بەردەستانە بوو نەشکراوە کەرەنتینێ بەڵام ئێستا من بە هەوڵاتیانم ئەڵێ من وەکو خۆم وەکو شەخص وەکو ڕای شخصی لە هەر شوێنێکا دەنگم بڕوە و لە کەری تەندروستیشام قەناعەتەکەم ئەوەیە کە ئێمە دووشتمان هەیە یەکەمە بێ ڕەچاوی بارودۆخی خەڵک بکەین ئەیشیکەین ڕەچاوی بارودۆخی خەڵکەکرێ دووەم شتیش ئەبێ بە خەڵک بڵێن تکایە خۆتان پارێزن خۆپارێزی زۆر گرنگە من ڕێزم هەیە بۆ ئەو کاسبکار و خۆشەویستانەی کە لە ساڵەکە کارەکەن بەڵام من دوێن ئێستا لێەوە هاتم هەر ئێستا کە هاتم بەلای جەنابتان لێ هاتم تێکەڵاوبوونێکی زۆر هەیە ئێمە کە باسی تەعزیەکەین لەوانێت تەعزیەک بەقەی 4 چایخانە تێکەڵاوبوونی تیانەوێ ڕاستی ئێمە تەعزیەمان ڕاگرتووە بۆنەکانمان ڕاگرتووە بەڵام لەوانێت چایخانە و شوێنەکانی تکە کراوە بن ئەو قەرەباڵغێ بکەن من بە هاوڵاتیان ئاڵێم تکاتان لێەکەین ڕاستە ئەم نەخۆشیە ڕێژەی مردن تیا تاکو ئێستا لە سایە 6 نەپەڕیوە لە 100 کەس بۆ 6 کەس نەپەڕیوە ئەویش لە وڵاتە پێشکەوتەکانە
لە وڵاتی ئێران مەسەلەن زیاترە ئێرانە لە سایە 8 بۆ 9 تاکو 10 ڕۆشتووە لە سایە 10 ڕۆشتووە بەڵام ئەگەر تەنها لە سەدا یەکیش بێ گیانی عزیزێکیشمان بێت لە ئایلێکمان نازۆرە بڕۆ خۆمان پارێز دکتۆر شەماڵ بابەتی چارەسەر لە قۆناغی کەرەنتینەکە لە هەرێمی کوردستانە زۆر قسە لەسەر بەکارهێنانی هەندێک دەرمان هەبوو وەکو چارەسەر و بەتایبەت بەکارهێنانەوەی مادەی ئەگزیمەکە یاخود ئەوەی کە پێ دەوترا دەرمانی مەلاریاکە هایدرۆکسی کلۆرۆکوین زانستیەکەی بۆ تۆ ئەنی ئێستا ئەمانە ئەگەر هەبن لە بەردەستبند مەترسی هەیە لەسەر هەموویمان هەیە سێریکە ئێمە وەکو کەرتی تەندروستی وەکو ئێمە وەکو تەندروستی پێشمەرگە و کەرتی تەندروستیش بەعام لەگەڵ تۆر سەباح شایمە بێکەوە قسەمان کردووە وەکو کەرتی تەندروستی بەعام ئێمە ئەو شتانەمان هەیە هایدرۆکسی کلۆرۆکوینمان هەیە ئێمە پلازماکەش فلومان هەیە پلازما خۆی پلازما لە نازەمەگە بیزانین پلازما لەو کەسانە وەرەگیرێکە چاک بوونەتەوە کە چاک بوونەتەوە توش بوون و چاک بوونەتەوە دوای چاکبوونەکان پلازما لەوەرەگیر فرۆزن پلازماشمان هەیە خۆی پلازماکەڵێ وابزانام نازانم تاکو ئەخیرت چیە وڵام تا 40 ڕۆژەتوانین بەکاری بێنین ئێمە بەڵام مۆزوعەکە ئەوەیە ئێمە لە ڕووی دەرمانەوە هەمانە دەرمانەکەمان هەیە بەڵام بۆ ئێمە با بکەین توش بین بۆی دەرمان بەکاربێنین دایمە خۆپاراستن لە چارەسەرکردن باشترە با توش نەبین با ڕێگەکانی خۆپاراستن بگرینە دەست بەرکا کە ئێمە داوایشتی زۆرمان نەکەوت دەستکێشێک و ماسکێک دەستکێشێک و ماسکێک سەلانەی خەڵک لە خۆش پێێتەوە نییە ئێ لە بروی من کە لە دەوام لە شوێنێکم بە ناچاری ئەیبەستم ئەچمە دەرەوە ئەیبەستم لە بروی خۆم ئەزانم حاڵەتەکە باشترە کە خۆم بپارێزم لەوە بەڵام تکا لە خەڵگەکەم ئەگەر ڕاستە ئەزانمە ساڵن ئەڵن وەکاکە ماسکیش گرانە ئەگە پارچە پەڕۆیەکیش بێت تکایەکە ئێنە دەرەوە دەمیان پێچن و با تەوقە و ماچ و بە تایبەتی لە جەژنامە لە ئێستاوە پیرۆزبایی جەژن لە خەڵکی کوردستانەکەم زۆر پیرۆز بێ یا ڕەبی جەژنی خێر و خۆشی بێ ئینشاءالله کۆتایی هەموو ناخۆشەکانماوێ بەڵام بەڕاستی من داوایان لێکم سەردان و بۆنەی کۆمەڵایەتی ڕابگرن تکایە تۆ نازانی کێ هەیەی نازانی کامێ هەیەی وڵا بچم ماڵی فلان کەس هیچ پێ دیان خۆ ماڵی برامە احتیادیە هیچیان نییە بینیومە تەلەفۆن لەگەڵ کێڵێ هیچیە تاکو ئێمە تەقریرمان هەیە تاکو 38 ڕۆژ ڤایرۆسەکە هیچی دەرنەخستووە تاکو 38 ڕۆژ خەڵکی توش کردووە بەڵام کەسی دەرنەخستووە لەو کەسانشی کە تووشی کردن گەر 1000 کەسی توش کردی لەو 1000 کەسا گەر 30 کەسی گیانە دەستدا بێ هێشتا هەر زۆرە یعنی خەڵکانە گوناح زۆرن پێویست ناکات زۆر باشە بە هیوای سەلامەتی دکتۆر شەماڵ جەباریاوە سەرۆکی دەستگای تەندروستی پێشمەرگە سپاس کە لەگەڵمان زۆر سپاس ئێوە خواتان لەگەڵ